هاتنی و سێ کەسە بۆ بازاڕی دراوی دیجیتاڵی قەدەغەیە. یەک ئەو کەسانەی کە بە پەلەنواتە ئۆقرە ناگرن بۆ نمونە دراوێکی دیجیتاڵی دەکرن یا لە هەر بازارێکی ماڵی چاوەڕێی ئەوە دەکەن کە هەرکە کڕیان یاخود سەرمایەگوزاریان تێدا کرد زوو نرخی بچێتە سەرێ و بفرێت و سوود و خێرێکی زۆر باش لەم بازارە وەربگرن. دوومینی ئەو کەسانە ئەو کەسانان کە شارەزایەکی وایان نییە بۆ نمونە لە خەڵکی دیکە سیگنال وەردەگرن یا دەڵێن فڵان دراو باشە بە قسەیوان دەچی دراوەکە دەکرێت سەرمایەگوزاری تێدا دەکات و هیچ زانیارێکی لێ نییە. بۆیە ئەو کەسانە هیچ بە هیچ ناکەن مەگەرەوەی کە خۆیان وردە بەهێز بکەن، خۆیان لە دراوی دیجیتاڵی فێر بکەن، بۆ نمونە ڤاندامنتال یا ئانالیزکردنی دراوەکان فێر بن، جا اینجا قسەیەکی دیکەم نامێنێت. بەڵام سێهەمینیان ئەو کەسانن کە تەماح دەکەن، واتە بۆ نمونە ئەگەر دراوێک دەکڕن دراوەکە چۆ سەرێ سەیڤی سوود ناکەن، هەر چاوەڕێەوە دەکەن زیاتر بچێتە سەرێ، بەڵام لە کۆتاییدا دەبینی دراوەکە یەک تەکان دێتە خوارێ و هیچ شتێکی بۆ ناکرێت. ئەو کەسانێک کە تەماح دەکەن خێر و سوودێکی باش وەردەگرن، بەڵام یەکتەکان هەمووی دادەنن. بۆیە ئەو کەسانەی کە تەماحکارن یا تەماح لیان ناگەڕێت بە نەزەری من بەڕای من واردیم بازاڕە مەبن. خۆشەویستانم لە بازاڕی ماڵیدا هیچ کەس لە زەرەرەکانی باز ناکات، بەڵام لە قازانجەکانی زۆر بە شارەزایی باسی دەکات. بۆ نمونە ئەگەر لە پەنای کەسێک دانیشتبی و خەریک دراوی دیجیتاڵی هەر بازارێکی دیکە بێت دەڵێ فڵان و فڵان و فڵان خێرەم کرد یاواتە سوودم کرد، بەڵام کە زەرەرێکت خۆ نایەتە پەنای تۆ ناڵێ نەوەڵاوەندەم زەرەر کرد. بۆیە ئاگادار بن لە بازاڕی ماڵیدا هەر چەند کەسانێک بۆ نمونە سوود بکەن و خێر بکەن، ئەندازەی ئەوانیش کەسانێکن کە زەرەر دەکەن. بۆیە تکاتان لێ دەکەم ئاگادار بن و خۆتان زیرەک بکەن لەم بازارە، خۆتان بەهێز بکەن، سێرچ بکەن، لێکۆڵینەوە بکەن و تەمام. هیچ قسەیەکی دیکەم نییە. هیوادارم ئەم ڤیدیۆیە لاتان سوودی گیان بێت. سپاس داوەڕێیتان.